مامۆستا زۆر ناڕەحەتم زۆر. وڵای خۆشەویستترین کەسم لەدەست داوە هیچ دایکمە. 2 هەفتە بێ کۆچی دوایی کردووە. الله لدايك خوش بيت، الله لدايك خوش بيت. إنا لله وإنا إليه راجعون. مامۆستا زۆر ناڕەحەتم، نازانم ڕوو لەکوێ بکەم، زۆر وێرانم. زۆر أستغفر الله بکە وزۆر بڵێ إنا لله وإنا إليه راجعون وزۆر نوێژی سنت بکە، زۆر دوعا بۆ دایکت بکە خوای گەورە لێی خۆش بێ و مردنی دایکت بیکە منطلقی هیدایەتت لە ژیانە. مردنی دایکت بکە دەرس و وانەیەک، هەوڵدا بگەڕێرەوە بۆ لای دایکت بە تەخوا، بە عیبادەت، بە قورئان خوێندن، بە تەوحید، بە ئیمان، بە عەقیدە و بە دەستپاکی و بە داوێن پاکی. هەوڵی بۆ بە قوربانگە، هەوڵی بۆ بە بگە بە دایکت بە دینداری و بە خواناسی. مامۆستا بەس بە یەک چ دڵخۆشم کە دایکم مردنێکی کردووە، سوپاسی ئەو ڕەبالعالەمینەیەکەم، من خۆزگەی پێخوازم کە لە ڕۆژی جمعەی موبارەکە بوو، شەوی جمعەی موبارەک کە شەوی مەولود بووە و شەوەی کە کۆچی دوایی کردووە. خوای گەورە لێی خۆش بێ. بەوە زۆر دڵخۆشم، سوپاس و ستایشی ئەو ڕەبالعالەمینەیەکەم کە مردنێکی وای کردووە بە قسمەتی دایکم، بەڵام ناڕەحەتم، خەوم نییە. براگیان زۆر ئێمە بۆچی ئێمە دوو شتمان، هەر کەسێ لە دایک بێت ئەبێ چیش بێت؟ ئەبێ بمرێت. ئەبێ بمرێت. مەسیری تۆ چییە؟ تۆ هەمیشەی ئەمێنیتەوە؟ نەخێر، تۆش ئەمری براگیان، تۆش ئەمریت. خوای گەورە دڵنیایی داتە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم، فەرمێ ئینەکە مەیت و ئینەهم مەیتون. تۆ سەرەتا ئەمریت پاشان ئەو خەڵکەش ئەمرێت. وما جعلنا لبشر من قبلك الخلد، أي محمد پێش تۆ هیچ ئینسانێکمان نەهێشتۆتەوە. کەواتە قوربان هەمومان ئەمرین. كل من عليها فان، كل نفس ذائقة الموت. والله براگیان ئەو دیمەنەی دایکت بینیتی بەخوا منیش ئەیبینم، تۆش ئەیبینیت. ئەو قەبرەی کە دایکت چۆتە نایەوە یاخوا قەبرەکەی پڕ بێ لە نور، واللهی من و تۆش ئەیبینین. ئەوەی ڕۆژێ لە ڕۆژان بەسەر ئەم ئەرزەیە ڕۆیشت بێ، ڕۆژێ لە ڕۆژان هەناسەی دابێ ئەبێ بمرێت. مردن گەورە و بچووک نازانێ، دەوڵەمەند و فەقیر نازانێ، دەسەڵات و بێدەسەڵات نازانێ، هەر هەمووی ئەبێ بمرێت. مستحیلە کەس لە مردن ڕزگاری نابێت. ئەگەر هەموو دنیات هەبێت، ئەگەر قارەمان و ئەگەر پاڵەوان و ئەگەر هەرچی شتێک بیت، ئیلا ئەبێت پارچەیەکی خام بکەنە بەرتە و هەڵدەنە نا ئەو چاڵەوە بەرەو قیامەت بڕۆی. کەواتە ئەم دنیا کەمە کاتیە، ئەم چەند سەعات و چەند ڕۆژ و چەند ماڵ و چەند ساڵە هەوڵدە بە ڕوسپێتی، بە دینداری، بە داوێن پاکی، بە ئیمان، بە تەقوا، بە خواناسین، بە قورئان خوێندن بەڕێکە. لەمە یعنی حەلی ترمان نییە قوربانگیان، حەلی ترمان نییە. هیچ حەلی وڵی مامۆستا گیان سوپاس بۆ ئەو خوای ڕەبالعالەمینە، الحەمدولله و شوکر. سرم بڕواوە نوێژم ناڕوا کوردواتەنی قسەیەکی واکەم. سپاسی خوای گەورەیەکەم لە نوێژەکانیشان مستەمر دوعای بۆ بکەم، مستەمر لە هەر 5 فەرزەکە من دوعای بۆ بکەم. بەڵام مامۆستا یەک شتەیە لێرە، دایکم وەسیەتی کردووە چێتی بۆ عەمرە. باشە ئایا مامۆستا من ئەتوانم عەمرەی بۆ بکەم؟ ئەتوانی بۆی بکەی براکەم، ئەتوانی ئەگەر وەسیەتشی نەکردبێ ئەتوانی عومرەی بۆ بکەی، مادام دایکت موسڵمان بووە، یا ڕەبی خوای گەورە لێی خۆش بێت، عاقبەتی ئێمەش بەخێر بگێڕێ. برا شیرینەکەم، طبعا یەکێ لەو هۆکارانەی کە بێتە مایی تەقویەی ئیمان و بەهێزبوونی ئیمان و ئیسلامەتیت بیرکردنەوەیە لە مردن. پێغەمبەر فەرمێ صلی الله علیه وسلم ئەکثروا ذکر هادم اللذات، زۆر بیر لە ناوبەری خۆشیەکان بکەنەوە. واللهی برام مردن لە ناوبەری خۆشیەکانە کە ئەمریت سبحان الله یەکەم شت ناوەکە و لەقەبەکەت لێ بێتەوە. یەکسەر ئەڵێن بڕۆ جەنازەکە بێنە، یەکسەر بەسمە و سویچی سیارەکەت لێسەنن، قاسەی ماڵەکەت، کلیلی شتومەکەکانت هەمووی لە گیرفان تا دەرەکەن. ئەگەر 250 دینار، ئەگەر $1 1 پاوەند لە گیرفان تا بێ ئەویش دەرەکەن. ڕوت و قوت ئەکەنەوە، نایەڵن بە یەک شتێکی ئەم دنیاوە بڕۆیتە ناو قەبرەوە. تەنانەت ئەگە جووتێک گۆرەوی لە پێیابی ئەویش دا ئەکەنم، ڕوتە ئەکەنەوە، ڕەجاڵ لەسەر ئەو تەختەیە ئاوت پیاکەن، ئەم دی و ئەو دی و ڕاستە ئەکەنەوە. ئیتر تۆ ئاگاو لێ نییە، تۆ یعنی مەشغوڵی قیامەتی خۆتی. بەرزە ئەکەنەوە بۆ ئاسمان،
ئیتر دوای ئەوە داد ئەگرنەوە پاشان تۆ ئەچیتە ناو ئەم کفنەوە دوای ئەوە نوێژت لەسەر ئەکەن پاشان هەڵتەدەن نا ئەو قەبرەوە نە کارەبا هەیە نە برادەر و نەخزم و نەکەس و کار نە مۆبایل هیچت لەگەڵا نییە گەڕەکێکی بەتەنیا لەناو ئەم گەڕەکەیە لەناو ئەم کۆڵانەیە بەتەنیا ئەژیت ئیتر ئەگە عەمەلی ساڵحت فێ بێت وەک گەوایە تۆ هەموو دنیاتە بێت ئیما مستەریح و ئیما مستەراح من یا ئەوە تا ئیسراحەتەکە یا خەڵک دەدەست ئیسراحەتەکە داواکارم یەکێبی لەو کەسانی ئیسراحەتکەین بەڕاستی دنیا پڕوکێنەرە واللهی برامان والله يعني جاري واهلي اگر مردن بدس خود بيه دس اني بدوگمكيا و امريت دنيا پروكينه ده قربان جان دنيا ما صاجان دلم بب دين اسلام زور خوش جاري واهيا عبادتكم الله لنا وبهشتا مونا دلم خوش يسش راسه نامرتاح راسه بيتاختم بلام هر سپاس گزاري خوي رب العالمين كما الحمد لله والشكر الحمد لله خلقي شتارونه كاتا او اسلاما کێشە و مەشاکیل و دڵتونی لەسەر لا ناچێت یەقینت هەبێت سەیری کە قوربانگیان سەیری ئەو هەموو خەڵکەکە زۆربەی هەرە زۆری خەڵک دوای باتڵ کەوتووە زۆربەی هەرە زۆری خەڵک دوای شتی هیچ و پوچ کەوتووە زۆربەی هەرە زۆری خەڵک دوای حرام و شتی خراپ کەوتووە لەگەڵ ئەوەشە ئەیوێ دڵی خۆش بێ لەگەڵ ئەوەشە ئەیەوێت بەختەوەر بێ لەگەڵ ئەوەشە ئەیوێت کێشەی نەبێت لەگەڵ ئەوەشە ئەیەوێ وەکو تۆ بچێتە بەهەشتەوە لەگەڵ ئەوەشە یەشتا چۆن بڵێ گلەمی ئەکا لە خوای گەورە لەگەڵ ئەوەیە گلەی ئەکا لە خوای گەورە بۆیە براکەم خۆمان خراپین حتا نەگەڕێینەوە ئەم زیلەتە لەسەرمان لا ناچێت پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی حتى ترجعوا إلى دينكم حتى نەگەڕێنەوە سەر ئەو ئیسلامە ئەو زەلیلیە لەسەرتان لا ناچێت خوای گەورە لە دایک دوعای خێرمان بۆ کەما مەساجیان بۆ خوشک و براکارم تۆزێنان ڕاحەتن قوربانی ئەو چاوە بووم الله يا خوا سەربەرزی دنیا و قیامەتت کات سەلام عەلەیکم